بەناوبانگترین فێڵی جەنگی لە مێژوودا. شەڕی ترۆجان یان تەروادا یەکێکە لە بەناوبانگترین ململانەکانی نێوان دەوڵەتە شارەکانی یۆنانی کۆن. شەڕەکە لە داستانی ئیلیادە و ئۆدیسەی هۆمیرۆس باس کراوە کە لە کۆتاییەکانی سەردەمی زێڕینی یۆنانی بوو دەوروبەری سەدەی 12 بۆ 13 پێش زاین. تەروادەی کۆن شارێک بووە لە ڕۆژئاوای ئاسیای بچووک لەسەر گەروی دەردەنیل کە لەو سەردەما ئەنادۆڵ ڕکابەری سەرەکی گریک یۆنان بوو لە ڕووی بازرگانیەوە. هۆمیرۆس بەم شێوەیە باسی شەڕی تەروادە دەکات. پاریس کە یەکێک بوو لە کوڕە جوانەکانی پریام پاشای گریک سەردانی مینیلاوس پاشای سپارتە دەکات و ژنەکەی بەناوی هێڵین دەڕفێنێت. ئەمەش بووە هۆی تووڕەبوونی یۆنانیەکان و بە جۆرێک لە دەستدرێژی شەرەف لە قەڵەمیاندا. کەشتی گەلێکی گەورە و سوپایەکی 100 کەسیان کۆ کردەوە. سوپاکە بەسەرکردایەتی ئاگامنون پاشای ئەخیەکان و براکەی بەناوی مینیلاوس ئابلوقەی شاری ترۆیاندا. ئەوەی جێی باسە لەم شەڕەدا زۆرترین پاشا و پاڵەوانەکان بەشداریان کرد. ئەم گەمارۆدانە بەسەر شاری ترۆی ماوەی 10 ساڵی خایاند، بەڵام بەهۆی قایمی شوراکانی نەیانتوانی داگیری بکەن. هەر بۆیە بیر لە پلانێک دەکەنەوە کە بتوانن بگەنە نێو جەرگەی شارەکە. بۆ ئەو مەبەستە پیاوەژیرەکان سەرقاڵی لە کۆڵینەوەی دابوونەریتی تەروادەییەکان دەبن و دەزانن کە خەڵکی ئەو شارە ئەسپیان زۆر لا پیرۆزە و ڕێزی لێدەگرن و لە ڕووی ناوەستنەوە. ئیدی دەست دەکەنە دروستکردنی ئەسپێکی دارین کە لە ناوەوەیدا نزیکی 100 سەربازی تێدا بوو. دواتر وایان نیشاندا کە ڕۆیشتون و ئابلوقەی سەر شاری ترۆیان هەڵگرتووە. ئەمە ژوا دەکات خەڵکی ترۆی بێنە دەرەوە و ئەسپە زەبەلاحەکەشیان وەک بیرهێنانەوەیەک ڕاکێشایە نێو شارەکە. پاشان شەودێت و دەست دەکەنە سەما و ئاهەنگجێڕان بە بۆنەی کۆتایی هاتنی گەمارۆی سەر شارەکەیان و هەمویان مەست و سەرخۆش دەبن. ئیدی جەنگاوەرەکانی نێو ئەسپەکە هاتنە دەرەوە و چوونە ناو شارەکە و ئاگریان لە شارەکە بەردا و کەوتنە کوشتن و سووتاندن. دەستیان نەدەپاراز لە کوشتنی پیر و پەکەوتە و ژن و منداڵ. بەم شێوەیە بە تەواوی کۆتاییان هێنا بە مێژووی ترۆییەکان. قسەی کۆتایی ڤار دەیکات.